جەوە ماشەڵا جەوەکەم جەمیدەی. شاخەکانی دەور و پشتی دەربەنیخان بەفردای پۆشیوە و کوێستانێکی سەختی دروست کردووە. بەفرەکە هێندەی ڕەنگی سپێتی خۆی دڵخۆشی بۆ گوندنشینەکان هێناوە. ئەم بەفرە چاکە حەمد و سەنا بۆ خوا بۆ ئاو چاکە هەم بۆ میکرۆبی عەرز چاکە. ئیتر تەقریبا خەڵک ئیشەڵا چاوەڕوونەوێ بۆ ئەم بارینی ئەم بەفرە. بەس ئەمە جێی هەمیەوە خۆی بەفرەکە لە دەراسیا جێی هەمیەوە ئێمە ئیشەڵا دڵخۆشکەرەیەکی و هەرچۆن بێ هەرچیەکی دەرچێ ساڵێتر دڵمان پێی خۆشوێ. ماندوێتی وشکە ساڵی ڕابردوو بە ڕوخساریانەوە دیارە و دەڵێن زستانی ساڵی ڕابردوو ماندووکەر بوو زۆر زیانی پێگەیاندین. هەفتەیەکە دە ڕۆژە لە ماڵایە هیچ ماڵاتێ دەرناکرێ ئەگەر دەریشکرێ هیچ نییە بیخوال. ئەم بەفریشە هەیە ئەو نەیترە لەسەرمان قورس بوو ئەم ئیش و کارانە هەمووی مەسرەفێکی زۆرە ئەوە دەرناکە کە خەریکی بیعەزەتەکەی. ئیتر ئەوە ساڵی ڕابردووشی هاووە سەرا ئیتر بە بێبارانی و وشکە ساڵیەکی سەخت دیارە هەر لە هەوڵی ساڵۆ باران نە و بەهار نە و بەخوا قەناعەتی بێڕێنە مانێ ئەشیای بەخاس لا دێ بێژین هەر ئەمەوە بڵێن تێری خوارد. ئیتر هەر ئەوەنە پوشی ژوش بوو ئیتر قەناعەتی بێ زۆر بەمان هەر لە هاوینەوە هەر لە دوای بەهارەوە ئیتر ئەشیا بە پارەوە خوێوەکەین. گوندیشینەکان دەڵێن ماڵات لە دەرەوە دەهێنرێت نرخی ماڵەکانمان ڕوو لە خوارە و نرخی ئالیک و پێداویستەکانیان بەهۆی کەمبوونەوەی ڕوو لەسەرەوەیە. لە شارەکانیشەوە ئالیکی ئاژەڵ دێنین بۆ گوندەکان بەڵام ئومێدمانەیە ئەم بەفرە کەمێک لەو بارەلارە ڕاست بکاتەوە. ڕێبین محەممەد شارپرێس گوندی سەرچاو لە بناری زەردە.